ئاژانسی پەیمانۆچەی فەرمی ئێرنا لە ڕۆژ یەکشەمە ڕایگەیان وەتەبێژی پەرلەمانی ئێران کە دەمێکە لەسەر کاردایە بریارە لە پۆستەکەی بمێنێتەوە سەرڕای باڵادەستی ڕیفۆرمیستەکان لە هەڵبژاردنەکانی سەرەتایی ئەمساڵدا. ئەلی لاریجانی تەمان 59 ساڵ کە پارێزکارێکی میانە ڕەوە بە 173 دەنگ لە کۆی 281 یاسەدانەر کە لە کۆبنەوەی ڕۆژ یەکشەمەدا بەشداریان کرد هەڵبژێردرایەوە. ئەو لە مامەدرازە ئارف کە ڕیفۆرم خوازی کەو بۆ فراوانترکردنی ئازادیە کۆمەڵایەتی و ڕامیاریەکان کراوەترە بردیەوە. هەردوو پارێزگارە مێنەڕەوەکان و ڕیفۆرم خوازەکان پشتیوانی لە سەرۆک حەسەن ڕۆحانی دەکەن و لە سەودای ناوکی میژووی کە لە ساڵی ڕابردوودا لەگەڵ وڵاتانی دەسەڵاتداری جیهاندا لەسەری ڕێکەوتن. بەڵام ڕیفۆرمخوازەکان هەروەها لە هەوڵی هیوەنکردنەوەی قەداغکردنەکاندا بوون لەسەر ئازادەکانی بیرۆڕادەر بڕین. هەڵبژاردننی لە ڕێژانی دەستپێکی سەرکەوتنێکی سەرەتاییە بۆ پارێزکارەکانی میانە ڕۆ لە پەرلەمانە نوێیەکەدا کە بۆ یەکەمین جار لە ڕۆژی شەممە کۆبووەوە. ئێرنا دەڵێت لە ڕێژانی کە لە ماوەی هەشت ساڵی ڕابردوودا سەرۆکی پەرلەمان بووە لە ڕۆژ یەکشەمە وەکو سەرۆکی کاتی دەنگی پێدرا. ئەوە چاوەڕوان دەکرێت سەر لە نوێ هەڵببژێرێتەوە پاش پێداچوێنەوە بە ناسنامەی ئەندامانی پەرلەمانە نوێیەکە. مێنەڕەوەکان و ڕیفۆرمخوازەکان کە لە ڕۆحانی پشتیوانی دەکەن و هەرە زۆرینجەکانیان لە هەڵبژاردنەکانی سەرەتایی ئەمساڵدا ئەنجامدرا بردنەوە دەستپێکی گۆڕانی کە بوو دوورکەوتنەوە لە توندڕەوەکان کە لەبارەی سەودای ناوەکی و نزیکبوونەوەی ڕۆحانی لە ڕۆژئاوا نیگەران بوون. ساختاری سیستمی ڕامیاری لە ئیران ئەوە سنووردار دەکات تا چەند یاسادانەران لە توانایاندا دەبێت کارێک ئەنجام بدەن بگرە ئەگەر بێت و کامپی میانە ڕەوە ڕیفۆرمخوازەکان بتوانن سەرنجی ئەوەندە لەسەر بەخۆکان بۆ لای خۆیان ڕابکێشن بۆ ئەوەی دەنگیان پێ بدەن. گۆڕانێکی هەرە گەورە لە ڕێبازی ناوخۆوە یاخود دەرەوەی ئیراندا شیانی نییە. لە دەمێکدا پەرلەمان هەندی چاودێری هەیە بەسەر خەرجکردنە گشتیەکان و ئەو دەسەڵاتەی هەیە بۆ لێپرسینەوە لە وەزیرانی حکوومەت ئەو یاسایانەی کە پەسەند دەکات دەبێت لەلایەن ئەنجومەنی نەگەهبانەوە پێداچوونەوەیان پێ بکرێت. ڕێبەری باڵای ئیران ئایەتوڵا عەلی خامانەی هێشتا خاوەنی هەرە باڵای بریارەکاندا لە وڵاتەکەدا و لە هەر گۆڕانکاریەکی گەورەدا دەوێت پشتیوانی بکات.